ئێمە کۆمەڵە قوتابی لە بەکالۆریۆس لە ماستەر لە دکتۆرە ئەوانەی کە لە ئێران و تورکیا و قبرس خوێندومانە بە ئۆنلاین لەبەر مەسەلەی کۆڕۆنا ئێمە هیچ دەسەڵاتێکمان نەبە کە بە ئۆنلاین خوێندومانە لێرە لە جامعەکانی ئێرە ئۆنلاین بووە چ جای ئەمە لە وڵاتانی ئێران و تورکیا ئەوە کەواتە کێشەی مەچیە کێشەیمە ئەوەیە ئەو ئۆنلاینە کە خوێندومانە لێرە حکومەت هێرێم دەڵە قبول نییە بەڵام دیقەت بگرە بۆ ناوخۆ قبوڵە کە کابرا زانکۆکەی زیرانی خۆیەتی بۆ ئەمریکا و بۆ ئەوروپا قبوڵە چونکە کوڕی خەڵکی دەوڵەمەند و مەسئول لەوێ دەخوێنێ بەڵام بۆ خەڵکی فەقیر و داماو کە لە ئێران و لە تورکیا دەخوێنێ لەوێ قبوڵ نییە ئەو پەڕی نەعەدالەتیە ئەوە یەکیان دووهەمیان قەرارێک دەرچووە ئێمە 6 مانگ 7 مانگ دوای قەرارەکە ئەمە لێرە مۆری وەزارەتی خوێنی باڵا بە ئیجازەکان و بە ڕێگەپێدانمانەوە هەیە باشە ئەگەر قبوڵ نییە خۆدانزانی کۆڕۆنا ئۆنلاینە بۆچی ئەسڵەن ئیجازەیان داین ئەوە دوو سێهەمەن من مۆزەفم فەرمانبەری دەوڵەتم لەبەر ئەوەی کە ئیجازە مەرگتۆ دەخوێنم هەموو مانگێک زیاتر لە 150,000 تا 170,000 لێ دەژێڕێتەوە ئەگەر شەهادە خوێندنەکەم قبوڵ نەکا لە پای ئەو ئیجازەی پێداوم کەواتە چه قەرەبووی ئەوم دەکاتەوە طلبت ماستەرینە لە تورکیا دەستپێکی گوت نێداوە مەمە خۆ حاضر کرد کە بچین داوام بکەین بیا ئۆنلاین ئۆنلاینش کورسێکی مە خلاص کرد ها ئۆنلاین کورسێ دوێ ها ئۆنلاین ئەوە ساڵ خلاص بی ساڵ دوو کورسە ساڵا دوێش ڕیسالەیە نویسینە نویسینش ئەس لە تورکیا بم لە ئەمریکا بم لە ماڵا خۆ بم هەم نویسینە وهەتان و کەش تعلیم عالی يتبشتا من لازمە 9 مانگات و خلال وان 2 ساڵە بمینیەوە باشە من کورسات خلاص کردن ئۆنلاین ڕیسالەش ئەزت نویسم ئەو 9 مانگەی لازمە حکومەت بوو من چارەسەر کرد هەتان و کەس چه قرارێکی وەتم نەدایەت صالحی طەلەبەی دابێت قوتابی دابێت عێراقی هەزوی بزیکرە 4 مانگ هێویدارین لە حکومەتێ ئەویش ظروفێکی خاصە کە ئۆنلاین بی و کۆڕۆنا بی بوومە کێم کەتەوە وەکی عێراقی لێ بکەت کەتە 3 هەیف 4 هەیف ئەم پێ خۆشحاڵین وێ تشتێ بوومە بکەت